ئومێت ئەف دەمێتە باش ڕۆنشنا پارلەمانی دێکەنگی دەست پێکەتن ینی وەکو یادیار لەسەر هەڵوێستا فراکسیۆنên کوردی و هەڤرکی هەبوو لەسەر هەژمارنەکردنا ماف و امتیازاتên شەیدên پێشمەرگە di proje yasayê ew proje yasa neketiye karê rûniştinê yanî deneha da fraksiyonên Kurdî li ser proje yasaya budceyê çi heye eger zaniyarî te hebe بەڵێ شوان سڵاو لێ بێ دوایەوەی کە پێنجشەمەی ڕابردوو فراکسیۆنە کوردیەکان بایکۆتی دانیشتەکەی پەرلەمانیان کرد دوایەوەی کە پرۆژە یاسای مؤسساتی شەیدان هەندێک لە امتیازات و مافی کورد و بە تایبەتی شەو ئەو کوژراوانەی کە ئەو شەیدانەی لە سنووری ئامرلی و خانەقین لە شەڕی دەست بە داعشدا کوژراون بە بڕیارێک یاخود لە کارنامە یاخود لە پرۆژە یاساکەدا هاتووە کە ئەوانە لەسەر وەزارەتی شەیدانی عێراق دانەنرێن و ئەمە شوای کرد کە فراکسیۆنە کوردیەکان سەرجەمیان لە هۆڵی دانیشتنەکە بێنە دەرەوە بۆەوەی کە کار بکەنە سەر پەرلەمان ژمارەی یاسایی دانیشتنەکە تێک بدەن و دوای ئەوەی کە ئەوان بایکۆتی دانیشتەکەیان کرد ژمارەی یاسایی تێک چووە سەلیم جبوری بڕیاریدا کە دانیشتنەکە هەڵبگرێت بۆ ئەمڕۆ بەڵامەمێ بڵێم شوان هەتاکو و کاتژمێر 11:30 دوێنێ شەو خشتەی کارەکە پرۆژە یاسایی مؤسسەی شەهیدانی تیا بوو بەڵام لە 12 چارە کەم لەلایەن ئەندام پەرلەمانە کوردەکانەوە خشتێکی کاری نوێ پێیان ڕاگەنرا کە ئەو پرۆژە یاسایە هەڵگیراوە ئەمە شۆکە هەڵوێستی دوای ئەوەی کە بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان ڕۆژی پێشەمە بەغدایان جێهێش گەڕانەوە کوردستان و دەسەی سەرۆکایەتی پەرلەمان ئەو کارنامەیەی لە پرۆژە یاساکە لابرد بۆ ئەوەی کە ئەندام پەرلەمانە کوردەکان بگەڕێنەوە و پێیان ڕابگەێنێت کە ئەمڕۆ لە خشتی کارەکە ئەو پرۆژە یاسایە نییە تەنها گرنگی بە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 دەن ئەمێ بڵێم شوان لە ئێستادا فراکسیۆنە کوردیەکان بەشێکی زۆری ئەندام پەرلەمانەکان تا ئێستا لە هەرێمی کوردستانن و بڕیارە بۆ لەسەر پرۆژە یاسای بودجە ئومێت ئەگەر پەرلەمانتارانی کورد دواندبێت چی لەو بارەیەوە دەڵێن بەڵێ لە ڕاستی ئەمڕۆ لە کارنامەکەی لە بڕگەی شەشەمە هاتووە کە باس لە تاوتۆکردنی پرۆژە یاسا یاخود بە راپۆرتی کۆتایی لیژنەی بڵێن ئەو لیژنانەی کە تایبەتن بۆ نمونە لیژنەی دارایی و لیژنەی وەبەرهێنان ئەم دوو لیژنەیە تایبەتن و لیژنەی یاساییش تایبەتن بۆ راپۆرتانی کە پرۆژە یاسای بودجەی تێداینەوە ئەو راپۆرتانە تاوتوی ئەکرێت ئەمڕۆ لە خشتەی کارەکە بەڵام ئەوەی جێی سەرمان ئەوەیە کە ئەمڕۆ دانیشتنەکە کاتژمێر یەک دەست پێکا بە بڕیارێکی سەرۆکی پەرلەمان هەڵبەتە ئەمەش دوایەوە دێکە وەک ئاماژەم پێکرد پێنجشەمەی ڕابردوو بەشێکی زۆری ئەندام پەرلەمانە کوردەکان بەغدایان جێهێشت و ئەمەش بۆ هۆیەوەی کە لە ئێستادا چەند کاتژمێرێک دانیشتەکان دواخستەوە بۆەوەی کە ئەوان بگەڕنەوە بەغدا و بتوان ژمارەی یاسایی تەواو بکات و دانیشتەکە دەست پێ بکات بەڵام ئەمەوە بڵێم شوان تا ئێستا فراکسیۆنە کوردیەکان سەبارەت بە پرۆژە یاسای بودجە بە فەرمی هیچ ڕاگەیاندێکیان بڵاو نەکردوێتەوە وەوا بڕیارە ئەمڕۆ یان سبەی یان شەمەی یەکشەم یاخود یەکشەم و دووشەمیش ببێ بە دانیشتن بۆەوەی کە بتوان پرۆژە یاساکە تا دووشەمە ئەگەر زانیاریت هەبێ بەڵێ ئومێد ئەگەر زانیاریت هەبێ هۆکار چییە کە فراکسیۆنە کوردیەکان تا ئێستا بەیەکەوە هیچ بەیاننامەیەکیان لەسەر پرۆژە یاسای بودجە بڵاو نەکردوێتەوە لە ڕاستیە شوان من لە کۆی هەر 64 ئەندام پەرلەمانە کوردەکە نزیکەی لە 61یانم پرسی وە وەڵامێکیان یەک وەڵام ئەویش ئەوەیە یەکەم بۆ ئەوەیە گەڕێنەوە کە لە ئێستادا فراکسیۆنە کوردیەکان دەنجێکی هاوبەشیان نییەوە لەناو خۆیاندا بە شێوازێکی پەرتەوازە کاروباری خۆیان ڕایەکەن و دووەمیشان بەشێکی زۆری بۆ واگەڕێنەوە کە تا ئێستا فراکسیۆنە کوردەکان چاوەڕێی وەفدەکەی هەرێمی کوردستانەکەن لەبەرەوەی سەرکردایەتی کورد تا ئێستا سەر بورجەی 2016 هیچ قسەی نەکردو ئەگەرچی لە هەفتەی ڕابردوو عادل عەبدولمەهدی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند کە ئەوان وەفدەکە دەبینن لە سەرەتای ئەم هەفتەیە کە ئێمەی تێداین و ئارامی شێخ محەممەدش لە بەرنامەی تاوتوی NRT ڕایگەیاند کە سەرەتای ئەم هەفتەیە حەیدەر عەبادی پێ ڕاگەیاندن وەفدەکە ئەبینن بەڵام ئەمە لەلایەن ئەندام پەرلەمانەکانەوە من پرسیارم لیان کردو کە تا ئێستا نازان وەفدەکە کەی دێت و چۆن دێ بەڵام یەک وڵامیان هەیە ئەوەشەوەیە کە ئەم پرۆژە یاسایە کۆپیپێستی ساڵی 2015 و ئەوان سەرکردایەتی کورد بەو خاڵبەندەیی کە لە ناو پرۆژە یاسای 2015 ڕێککەوتون و بۆی ڕادەگەن کە ئەگەر بێت و دەنگشی پێ بدەن اتفاقەکە دوای ئەوە ئەمێنێتە اتفاقی سیاسی و دوای ئەوەی کە دەنگی پێدرێ و بودجەکە تێدەپەڕێت ئەوان دەتوانن دووبارە دابنشنەوە اتفاقات بکەنەوە بەڵام گۆڕانکاری لە یاساکە ناکرێت ئەگەر بێت و دەنگی پێ بدرێت و ئەمەوەش بڵێم شوان لە ئێستادا شیعە بە شێوەیەکی سەرەکی یاخود بە فەرمی سەرجەم کوتلەکانی شیعە
ئەوە دەتوانن بە تەنهاش پرۆژە یاساکە تێبپەڕێنن لەبەرەوەی ئێستا وجودیان هەموو کوتلە شیعەکان لە ئێستادا لە پەرلەماندا وجودیان هەیە و سەرجەم ئەندامەکانیان بەبێ جیاوازی لە پەرلەماندان بۆ ئەوەی کە بتوانن کارێک بکەن پرۆژە یاساکە تێبپەڕێ و زۆر مەبەستیانە پێش دووشەمە و پرۆژە یاسایە تێپەڕێ لەبەرەوەی دوای ڕۆژی دووشەمە پەرلەمانی عێراق دەکەوێتە بۆ شایەیەکی یاخود دەکەوێتە بۆ شایی پشوویەکەوە کە چلەی ماتەمینی شیعەکانەوە هەڵبەتە ئەمە واکات کە سەرجەم ئەو ئەندام پەرلەمانە شیعەکان سوور بن لەسەرەوەی تا دووشەم پرۆژە یاساکە تێبپەڕێتەوە چاوەڕوان نەکرێ ئەمڕۆ بەشێکی زۆری خوێندنەوەی دووەمی پرۆژە یاساکە تەواو بێت. باشە ئومێد هەڵوێستی سونەکان لەسەر پرۆژە یاسای بودجە تا ئێستا وەکو خۆی ماوە لەبەرەوەی ناکۆکی لە بینی شیعە و سونەکانیش لەسەر پرۆژە یاسای بودجە دروست بووە. بەڵێ لە ڕاستیە شوان ئەوەی سەبارەت بە سونەکان تا ئێستا نزیکەی نۆ کۆنگری ڕۆژنامەوانیان بەستووە سەرجەم کوتلەکانی نەو کورتەی هێزی یاخود هاوپەیمانی هێزە سونەکان نۆ کۆنگری ڕۆژنامەوانیان بەستووە نزیکەی هەشت بەیاننامەی فەرمیان دەرکردو سەبارەت بە بودجەی ساڵی 2016 ئەویش دوای ئەوە دێکە ئەوان داوایان کردووە تەنها ئەوەیە کە بەتایبەتی دیالە و پارێزگای سەلاحەدین کە لە ئێستادا لە دژی داعش شەڕی داعش تەواو بووە ئەو دوو شارە لە یاخود ئەو دوو پارێزگایە بەدەستی حکوومەتی عێراقیەوەن ئەوان داوای ئەوان کردو کە بودجێ ئەو دوو پارێزگایە زیاد بکرێت بۆی ژێرخانی ئابووری ئەو دوو پارێزگایە زۆر بکرێت و ئەمەش بەپێی وتەی ئەندامانی سونە بێت لە ئێستادا توانیانە قەناعەت بە فراکسیۆنە شیعەکان بکەن تاکو لە پرۆژە یاساکە پشتیان زیاد بکرێت بەڵام تا ئێستا تا خولەکەی من لەگەڵ تۆدا قسە دەکەم لیژنەی دارایی یاخود لە ناو پرۆژە یاساکە دیاری نەکراوە کە چەندێک بۆ ئەوان زیاد دەکرێت بەڵام بەپێی اتفاقاتی سیاسی کە وەک ئەندامە فراکسیۆنە سونیەکان دەڵێن کە ئەوان گەیشتنەتە ڕێکەوتن تا ڕادێک لەگەشی ئەوە ئەگەر بێت و پرۆژە یاساکە بێت بەشێکی زۆری ئەندامەکانی سونە لەگەڵ پرۆژە یاساکە دەبن و دەنگی پێدەن. بەڵێ ئومێد محەممەد ڕێبەری ئۆفیسا NRT لە بەغداد پایتەختە عێراقێک و ناوە ئاڤایی پەرلەمانێ عێراقی مەڕابووی سپاس بۆ شرۆڤێن تە و زانیاریێن تە بە لە بەردەوامی لەسەر